خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێت هن لباس لكم وأنتم لباس لهن خێزانەکانتان پۆشاکن بۆ ئێوە ئێوەش پۆشاکن بۆ خێزانەکانتان بێگومان سروشت و طەبیعەتی پۆشاک وایە سەتری مرۆڤ دەکات عیب و عارەکانی دەشارێتەوە کەم و کوڕیەکانی دەشارێتەوە لەوانەیە چەندەها کەسەیە لاشەی چەندەها کەم و کوڕیتیایە بەڵام بەهۆی جلوبەرگەوە ئەو کەم و کوڕیانە هەمووی دەشاررێتەوە ئەمە یەکێکە لە طەبیعەتەکان و سروشتەکانی جلوبەرگ خوای گەورەش دەفەرمێ ئێوە جلوبەرگن بۆ یەکتری ژن و مێردەکان بێگومان تۆ حەز ناکەی هەندێک شتەیە خەڵک بیبینێ پێت خۆش نییە لاشت ببینرێ ئەگەر عیبیشی تیانە بێ ئینسانی شەرمن هەپێی خۆش نییە ئەگەر عیبی تیا بێ دوو جار پێت خۆش نییە بۆیە ئینسانی موسڵمانیشە بێ ئەو خاڵە ئاگادار بێت ژن و مێرد ئەبێ واجبە لەسەریان کە هەر کەسێک لەوان سەتری عیب و عارەکانی ئەو کەسە بکە کە لەگەڵیدا دەژی کە شەریکی ژیانێتی هەندێک کەسەیە هەندێک ژن و مێردەیە ئەوەی لایەن نەبێ سەترە خێزانەکەی غەڵەتێ بکات چێ لای دایک و کە سوکاری باسێکە پیاوەکەی غەڵەتێ بکات چێ لای کە سوکاری باسی دەکا خوشکی بەڕێزم کاتێک کە تۆ لای کە سوکارت ئەچی باسی پیاوەکەت دەکەی عیب و عاری پیاوەکەت بۆ کە سوکارت باس ئەەکەی کێ سوک ئەەکەی کێ ناشرین دەکەی خۆ دژمنی خۆت ناشرین ناکەی پیاوەکەی خۆت ناشرینەکەی برای بەڕێزم تۆش بە هەمان شێوە ئەبێ بزانی سەتری یەکتری بکەن عیب و عاری یەکتری بشارنەوە نەک لە مەجلیسدا بچن عیب و عاری یەکتری باسکەن و حیا یەکتری بەرن ژن و پیاوەی لەناو خەڵکی یەکتری تەریقەکەنەوە قسە ناشرین بە یەکتریەکەن عیب و عاری یەکتری باسەکەن ئەمانە نەبوونەتە پۆشاک بۆ یەکتری خوا دەفەرمێ ئێوە پۆشاکن بۆ یەکتری ئەبێ عیب و عاری یەکتری بشارنەوە برای بەڕێزم خۆ تۆ بێ هەڵە نیت خوشکی بەڕێزم تۆش بێ هەڵە نیت خەڵکی وا هەبووە خێزانەکەی لەگەڵیدا خراپەکار بووە نەشگونجاون بە یەکەوە نەچوە لای کە سوکاری حەیای بەرێ بیکوژن کە سوکاری تووشی کێشەیە بکە و توێتی تەبیعەتمان بە یەکەوە ناگونجێ هەندێک کێشە و مشکیلەمانەیە بە یەکەوە ناگونجین سەتری یەکتریان کردووە و لە یەکجیا بوونەتەوە بەڵام هەیە خێزانی ئەگەر شتێکی بچووکی کردبێ یا پیاوەکەی ئەبێ حەیای بەرێت ئەمجا لێجیا بێتەوە ئینسانی موسڵمان دەبێ بەڕێز بێت خێزانتە لەگەڵدا ناگونجێک شتێکی کردووە بە دڵی تۆ نییە پەنا بخوا ئەگەر گەورەیە بچووکە لێی جیا بەرەوە ئیتیفاقی بکە لەگەڵ بەڵام حەیایی مەبە چونکە بەوە بە سەربەرز نابی چونکە دەڵێن خێزانەکەی فڵان کەس وای کرد وا نەزانی تۆ سەربەرزە بیت دەڵێن پیاوەکەی فڵان کەس وای کرد سەتری کە لەبەر خاتری خوا سەتر بۆ شتێکە کە عیب و عارتە بێ کە من عیبم دەبێت سەتری تۆم بۆ چییە کەواتە ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک سەتری موسڵمانێک بکە خوا سەتری عیب و عارەکانی لە دنیا و قیامەت دەکات پێت خۆشە خوا عیبەکانت لە قیامەت بشارێتەوە عیبی خەڵکی داپۆشە ئەوە بێغیرەتی لەگەڵ کەسێکا بمێنێتەوە کە زۆر خراپەکارە چاکیش نابێ بەڵام ئەوە بێغیرەتی نییە کە تۆ تەلاقی بدەیت و لەگەڵیان نەگونجێ یا لێی جیابیتەوە بەڵام حەیاشی نەبیت سەترکردن صفەتی ئینسانی موسڵمانە کە بێت سەتری خەڵکی بکات بەڵام بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای لێ هاتووە کەسێک غەڵەتێ بکە حەیای دەبن تۆ حەیای مەبە تۆ لەو کەسانە بە سەتری موسڵمان بکە تۆ یارمەتی ئەو کەسانە مەدە خەریکی خراپەکارین ئەمە طەبیعەت و سروشتی پۆشاکە دەبێتە هۆکارێک بۆ شاردنەوەی عیب و عاری یەکتری ژن و مێردیش دەبێ عیب و عاری یەکتری بشارنەوە ئەگەر نەیش گونجان و نەگەشتە نەتیجە لە یەک جیابنەوە بەڵام سەتری یەکتری بکەن